دکتۆر باتخوای سەر بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەو پەیوەندیەی تۆ لەگەڵ نەخۆشەکان هۆکارەکەی ئەو پەیوەندی ڕۆحیە و پەیوەندی مرۆڤایەتیە تەسەوور بکە ئەوەندە داوەت دەکرێم ئەوەندە داوەت دەکرێم مەجالم نییە یعنی بەوقۆ مەجالم نییە ڕاستە یعنی ئێستا بڕۆ بازاری چۆمان باشە لە هەر دوکانەشی دەپرسی برێ درێژینە کووە بە دڵنیاییەوە کاتێک کە چوومە چۆمان بەس لە کاتی کۆزڕەوەکەی بە چۆماندا ڕۆشتی بووین یەک کەسم نەدەناسی لەوێ باشە بامەشە دەچی باز بکەم زۆر باشە یەکەم ڕۆژ چوومە وێندەر دکتۆر بوو بڕە قسەکەش پێ دەبڕ ئێستا دەچین لە بۆ کنجی هازەکەی لەو ڕێ باسی مەشە دەکەلۆ بکەم یەکەم ڕۆژ کە وەکو ئیخسایی دەوام چۆ چۆمان چوومە مەطعامی لێوێندە شوێنی دکتۆران جیا و شوێنی کارمەندی جیا لۆ ناخواردن ئەمنیش چوم دیتم یەک کەس لە مەطعامی بوو لە لای کارمەندەکان سینەکەی خواردن مەرگرتومەتە نیشتەوی دانیشتم ئەو وای زانی نازانم گوتی کاک دکتۆر ئێوەندە شوێنی خوب گۆیە ڕێی پیشاندام ئەمنیش گوتم ئەتوو بەتێنێ دانیشتی نانی دەخۆی ئەمنیش بەتێنێمە گوتم با پێکەوە هەم تەعارف دەکەین هەم نانیش دەخۆین تۆم گوت یەکسەر خید بگوت سەرسەری من دکتۆر سەرسەری من چونکە لەوە دکتۆرەکان دائما بەجیا نانیان خواردن ئەمە لەگەر کارمەندان ئەمە مۆزەفمان نیە لە مهرەبانی ئەمە یەک عائیلەینا ئەمە مۆزەفمان نییە یەک عائیلەینا تێدەگەی ئیدی وای لێ هات لە چۆمان جارێکیان لەگەر خێرزانم سەفەرم کرد شاحنەی ئایفۆنی لەبیر چوو بوو چوم شاحنەی ئایفۆن لێکردم لە دوکانە چی کە چوومە ژۆر یەکسەر کابرا قید بەوە خزمەتت بکەم دکتۆر گوتم وەڵای شاحنەی ئایفۆنم دەوێت چەندی کردم پارەی وەرنەگرت کاکە لۆ پارەی وەرناگری گوتی دکتۆر بەخوای دەبی داوەتی بی گوتم کاکە مەجالم نییە ئەوجا سێ ڕۆژ مامەوە لێ وێندەر ئەو کاتی گوتم بەخوای من ئێوارە داوەتم گوتی سبەی نوڕانە گوتی سبەی نوڕانش داوەتم گوتی سبەی ئێوارە گوتم وەڵای سبەی ئەخیری ڕۆژی چارم گوتی هەر دەبی داوەت بی ڕۆژێکم ئیزافە کرد چونکە ئەوەندەی لە حای کرد لە ماڵیان دانیشتم گوتم چی وەی کرد ئەتوو ئەو حالا بەپەرۆژ ناوی عەبدولخالق بوو ئابزەم ئیشی مرورە کوڕی مام سەلیمیە خزمەتیە لەگەر کاک عەبدوڵڵا سوپەرمارکێتی چۆمانی هەیە گوتم چی وای لێ کردی ئەتوو ئەو حالا بەپەرۆژ بی لە بۆ خزمەتکردنی من گوتی سێ کەس لە عائیلەی من عەمەلیات کردیە ئەمن یەک دینارم نەدایتە تو کورد عەمەلیات کردیمە خێرزان عەمەلیات کردیمە داچت عەمەلیات کردیمە یەک دینارم نەدایتە تو کو ئەم خزمەتی تو نەکەم لەبەر ئەوەی ئێستا کە ناوێرم بچمەوە چۆمان ئەمن نییە وەکو دکتۆر ناوێرم بچکە لێم عادز دەبن ئەو دەرەوەرەکەنە من ئەو دەرەوەرەکەنە من دەرم کاکاری ناوێم باشترە سەلامەت باوەڕ بکە لەگەر مامۆستا مەغدی دیدارێک چینە بازاری ئەوای دەکرد گەنجێک دادەگو با ڕسمەچی بگرین محەبەت و خۆشەویستیانە مامۆستا مەغدی وتی کەلکی بازارت نەمایە یعنی جارێک لەگەر ناوە بازاری لەبەر ئەوەی ئەتوو خۆشەویستی پەخشکە خەڵکی ما خەڵکێکی باشن خەڵکێکی چاکن تێدەگەی یعنی والله نەخۆشم هاتیە گۆتیتی هەموو شەونیش دوعا لە بۆ دەکەم پێنج فەرزە فەرزی گەورەیە ئەوە لە هەموو سەروەت و سامانی دنیا بەنرخترە بێگومان پارە چییە و ئەو خەستەخانە ئەگەر بەناوی منیش نەبیتن و بەناوی منە لەکن حکوومەتی بەس ئەگەر بەناوی منیش نەبیتن هیچ منیش نەبیتن خەڵک بێرەدا دەڕوا دەرێ خەستەخانەکەی دکتۆر دلێری ئەم جارێک گوتم مامۆستا عەلی قەرەداغی با بچینە خوارێ ئەو جازت بینین گوتم 2 ملیۆن دۆلاری هینایەتی ئێرکوانە گوتم مامۆستا کەس نارێ خەستەخانە مامۆستا عەلی قەرەداغی دەرێ خەستەخانەی دکتۆر دلێری زۆر باش کە مولکەن 2 ملیۆن دۆلاریان هینایە وەکو ڕابطەی مرۆیی ئەوانە کە ئیستیسماریان کردە لێرکوانە ئەوان گشتیتان دەعمی فەقیری بکەن بەڵام کەس ناویوان نانیتن ئیدی خەڵکەکە هەندێک جاران کە بەختتە بوو ئیدی خەڵکە ڕۆژانەش دایان کەس وا دەزان زۆر مادیەن دەورەمەندم مادیەن وا دەزان زۆر دەورەمەندم ژنی لە بۆ کوڕم دەینم تەلەفۆنم لۆ دەکا با بچینە خوارێکە ئۆکەی ببینی فەرموو خات